ئەکادیمی بوون و پیشەی بوونەکەین لە کاری میدیاییدا کە هۆکارن بۆ گەیاندنی ڕاستی و دروستی هەواڵ و پێشاتەکان لە مستۆنگەیەشۆ دەبرسین ئایا هەرمی کوردستان و ولا میدیای هەرمی کوردستان تا چەندە ئەکادیمی بوون و پیشەی بوونی لە بەرچاو گرتووە لە کاتی وەرگرتنی کارمەند و هەروەها لە گەیاندنی هەواڵ و پەیامەکان واروەها ڕووماڵەکان تا چەندە توانوێتی بە شێوەیەکی پیشەیانە کارەکان کە هەر تایبەت بەم بابەتەش پانێڵێک بەڕێوە چوە کە باس لەوە دەکات ئەکادیمی بوون و پیشەی بوون لە گەیاندنی هەواڵ و زانیەکان تا چەندە ڕۆڵی خۆی تایبەت بەم بابەتە دکتۆر دڵپاک تایر ئەندامی سەرکردایەتی یەکێتی واروەها کە وەک بەشداربوویەکی پانێڵ کە ئەزمموی ڕاگەاندنکارێکی بە ئەزممون لەو ڕۆوە قستەی لەسەر کردووە میوانداریمان کردووە دکتۆر دڵپاک سپاس بۆ ئامادەبوونت. بەخێر هاتی دکتۆرە. بەیانی ئێوە و بەیانی بینەرانی کورساتیش باش. زۆر سپاس. لەوەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی لە ئێستادا لە هەرێمی کوردستان لەناو دەستگاکانی ڕاگەیاندن ئەکادیمی بوون و هەم پیشەی بوون تا چەندە لە بەرچاو گیراوە. بەڵێ. سپاس بگومان ئەگەر ئێمە قسە لەسەر ڕاگەیاندن بکەین ڕاگەیاندن خۆی وەکو پەیامێک وەکو ئەرکێک وەکو پیشەیەک گفتوگۆی زۆری لەسرە لە نێوان ئەوەی ئایا ئەم کارە زانستە یاخود هوەرە یاخود کامیانە بگومان گفتوگۆی زۆری لەسرە بەڵام زۆربەی ئەو ڕایانە کۆکن لەسەر ئەوەی کە هەردووکێتی بۆیە گرنگە ئەکادیمی لە بواری ڕاگەیاندن و پیشەبوون یان خول و ئارەزوو حەز هەردووکی تێکەڵ بە یەک بکرێ ئاوێتی یەک بکرێن بۆ ئەوی بتانی تۆ ڕاگەاندنێکی دروست باشە هەبێ چکە پەیامی ڕاگەاندن خۆی چییە ڕاگەاندن یان کەناڵەکانی ڕاگەاندن پردی پەیوەندین لە نێوان خەڵک و ئەو کەناڵەیە بۆیە تۆ گرنگە چ پەیامێک ئەدی بە گوێی خەڵکە وە گرنگە تۆ چ پەیامێکی خەڵک ئەگوازیتەوە بۆ کەناڵەکەی خۆت بۆیە لەو سۆنگەیەوە من پێم وا بێزانستێکی زۆر گرنگە و کەسانی ئەکادیمی و کەسانی پسپۆر لە بواری ڕاگەاندنە ڕۆڵ ئەبینن لە باشتر ئیدارەدانی ئەو کەناڵە ئەگەر ئێمە سەیری پیشەکە بکەین وەکو پیشە کاری ڕاگەاندن بەڕاستی هەموو کارێکیش نەک تەنها ڕاگەاندن ئەگەر حەز و خولیایەکەت هەبێ زیاتر تۆ ئەتوانی داهێنان بکەیت بۆیە حەز بنەمایەکی گرنگە لە کاری ڕاگەاندنە چونکە ئەو کاتە تۆ ئەتوانی ئەو بواری کە تۆ هەڵە بژاردووە لە ڕاگەاندنە جا تیڤە سۆشال میدیایە ڕۆژنامەی وەرەقیە یا هەر شتێکی ترە تۆ ئەتوانی لەوەیە شان بەشانی خولیا و حەزەکەی خۆت ئەو زانستی کە هەڵی گرتووە یان پێتە لە دەستگا ئەکادیمیەکانەوە بیگەێنی بە دروستی باشە. دکتۆرە دڵپاک ئەتوانین بڵین هەماهەنگێکی باش لە نێوان کاری ئەکادیمی یاخود پیشەیە هەیە لە میدیاکانە یاخود با بڵین بە تایبەت میدیای کوردیە ئەگەر ئێمە سەیری واقعی ئەمڕۆی ڕاگەاندنی کوردی بکەین بێگومان جیاوازێکی زۆری هەیە لە نێوان ڕاگەاندنی کۆن ئەوەی کە توانین ناوی لێ بنین پێش ڕاپەڕین بەداخەوە لە پێش ڕاپەڕینا مەسلەی ئەکادیمی بوونی کاری ڕاگەاندن ئەتوانم بڵم بە پۆینتات بووە لەبەرەوەی خوێندنی بواری ڕاگەاندن لە ڕووی ئەکادیمیەوە زۆر لاواز بووە بە تایبەتی زانکۆ و پەیمانگاکان لەو شارانەی کە جاران بڵین کە کورد زۆری نەبوونتیایە ئەمە نەبووە زیاتر لە مرکزی شارە گەورەکانی وەکو بەغاو ئەمانە یان مۆسڵ ئەو زانکۆیانە هەبووە و خوێنکاری کوردیش کەمتر هەلی ئەوەی بۆ ڕەخساوە کە بتوانێت وەکو کەسێکی ئەکادمی لەو بوارەیە بخوێنێ بەڵام بە خۆشحاڵی و دوای ڕاپەڕین لە زانکۆکانی هەرێمی کوردستانە کۆلیج هەیە پەیمانگا هەیە و جگەلەوە خول هەیە و کەناڵی زۆر هەیە ئەم کەناڵانە بۆ خۆیان بوون بە بەشێکی گرنگ بۆ ئەزمموی کاری ڕاگەاندن بۆیە گرنگە هەماهەنگی هەبێ لە نێوان ئەو کەسانی کە ئەزمموی کاری ڕاگەاندن هەیە وەکو پیشە و ئەوانەی کە ئەکادیمین لە ڕاگەاندنە چکە مەرجنی ئەو کەسێک کە ئەکادیمی بێ
لە ڕووی ڕاگەاندنەوە بەڵام ڕاگەاند کارێکی سەرکەوتوو بێت چونکە ئەگەڕێمەوە بۆ حەز و خولیاکە ئەگەر بێت و هەڵگر نەبێ بۆ حەز و خولیایی کە هەیەی ئاوێتەی نەکا لەگەڵ بڕوانامە ئەکادیمیەکەیە پێم وانە داهێنان دروست بکە لێشتان ناشارمەوە بەشێکی زۆر لە خوێنکارانەی کە ئێستا ئەچنا بەشی ڕاگەاندن مەرجنی ئەو خولیایی هەبێ بەڵکو زۆر جار نمرەی تحکومەکە بەوەی کە پێڵێن قوبوڵی مرکزی و ناوی لە کۆلێجێکی ڕاگەاندن دەرەچێتەوە بۆ بە ئەمری واقع بێ بیخوێنێ دوای شەهادەکەی بەدەستدێنێ ئیتر لەو ڕێژەیە ڕنگ بێ ڕێژەیەکی زۆر کەمی ئاراستەکەی بەرەو کەناڵەکانی ڕاگەاندن بە حەزی خۆی لەو بەشەوەرگیرا بێ خۆت بەڵێ ممارەسەی کاری ڕاگەاندن کاوەکو حەز بیکا بە پیشە باشە دکتۆر هەڵبەتە دوێنێ پانێڵێک بەڕێوە چوە تایبەت بە هەم ئەکادیمی بوون هەم پیشەی بوون لە کاری ڕاگەاندندا بەڕێستان باستان لەو جیاوازی پامەکان کردووە لە پێش ڕاپەڕین و لە دوای ڕاپەڕین بەپی پێشکەوتنی زەمن ئەکرێ بڵین پامەکانیش بە شێوەیەکی ڕاست و دروستی لە ئێستادا دەگەیەندرێت ئەو تەوەرەی کە من قسەم لەسەر کرد زیاتر وەکو ئەزمموی خودی خۆم بوو لە بواری ڕاگەاندنە بەو سیفەتەی کە من ماوەی 5 ساڵ لە تەلەڤزیۆنی کەرکووک کارم کردبوو پێش ڕاپەڕین و دوای ئەوەش لە کەناڵی گەلی کوردستان ماوەیەکی زۆر دوای ئەوە تەلەڤزیۆنی خاک ئەنجا کەناڵە خۆشەویستەکەی کورسات ئەم ئەزمونە کە من تایە کارم کردووە بۆ لە ڕووی زەمنەوە ئەگەر بێت و بەراوردی بکەین ئەمە ئەتوانین جیاوازی زۆر ببینی لە بینی ئەم زەمەانەیە بۆ نمونە ئەوەی کە من تێبینیم کرد لە پێش ڕاپەڕین لەو کەناڵە کوردیانەی کە بەتایبێتتر یەک تەلەڤزیۆن هەبوو کە تەلەڤزیۆنی کەرکووک بوو جیاوازی زۆر بوو لە ڕووی پەیامی تەلەڤزیۆن بۆ خەڵک و لە ڕووی بینەری تەلەڤزیۆنەکە و تەکنیکی تەلەڤزیۆنەکە بۆ نمونە تەکنیکی ئەو کاتە سەرەتا بە ڕەش و سپی هات دوایی کە بوو بە ڕەنگاوڕەنگ تەلەڤزیۆنی ڕەنگاوڕەنگ ئەم تەکنیکە پاشان پەیامی ئەو تەلەڤزیۆنە بۆ خەڵک چۆن زۆر گرنگە تۆ لە ژێر دەسەڵاتی ڕژێمێکی دیکتاتۆری وەکو بەعسا کەناڵێکی کوردی تەبێ پەیامێکیش بگەێنی بە گوێی بینەریا کە کووردە و بتانی مەسەلە نەتەوایەتیەکانی تیا بپارێزی و بشتوانی حەق بە کولتور و بە مەسەلە نەتەوایەتیەکان بدەیت بێگومان زۆر زۆر سەخت بوو و بینەرەکەی کە سەیری تەلەڤزیۆنەکەی کرد ئەو کاتە مەحکوم بوو هەموو خێزانێک دوو کەناڵ هەبوو ئەبواە تەماشای بکە یاخود کەناڵە عەرەبیەکەی بەغدا یاخود کەناڵە کوردیەکەی تەلەڤزیۆنی کەرکووک بۆیە خەڵک زۆربەی ڕووی ئەکردە کەناڵە کوردیەکە ئیتر ئەو کەناڵە کوردیە بوو بە میوانی هەمیشەیی هەموو ماڵەکان و بینەرێکی یەکجار زۆری هەبوو و ئەوەی کە لە ڕۆژانە ئەگوزەرا لە ژیانی هەموو کوردان لەو کەناڵەوە تۆ هەواڵەکە دووەرەگەن هیچ سەرچاوەیەکی تر نەبوو نە سۆشیال میدیا هەبوو نە ڕۆژنامەی وەرەقیش زۆر کەم بوو ئەوەی کە کەش بوو ڕنگ بێ هەفتانە بوو یە زیاتر و خەڵکیش ئەو کللتورەی نەبوو کە فێری خوێندنەوەی ڕۆژنامە بێ بە هەموو ڕۆژێک وەکو ئەوەی کە ئێستا ڕۆژانە هەیە بۆیە ئەم فترە زەمانیە و ئەم کوواڵەتی ڕاگەیاندنی کە لە پێش ڕاپەڕینە هەبووە جیاوازی زۆر هەبووە لەگەڵ ئەمەی کە ئێستا هەیە بۆ نمونە پەیامی ئێستای کورسات یان هەر کەناڵێکی تری ڕاگەیاندن گەلی کوردستان یان هەر کەناڵێکی تر ئەگەر تۆ بێنی جارێ پۆڵێن ئەکرێ بەسەر کەناڵی حیزبی و کەناڵی حکومی کە ئەمە جۆرێکی گەورەیە لە جیاوازیەکان چکە لەو سەردەمایە کەناڵ هەبوو بەڵام ئێستا تۆتوانی ناوی میدیای ئەهلی و میدیای حیزبی و میدیای حکومیش بۆیە ئەمە وەکو کوواڵەتی میدیاکان و بینەرەکەشت ئێستا جیاوازی هەیە چکە بینەرەکەت ئێستا ناچار نییە سەیری یەک کەناڵ بکە وەکۆڵی مەڵتی چۆیزی هەیە کاتێک کە دانیشێ سەیری لە ماڵەوە ئەوێت سەیری تەلەڤیزیۆنەکە لە سەتەلایتەوە ئەتوانێت بە یەک کلیک بچێ سەیری سێنێن کە توانێت بچێتە کورسا دەتوانێت بچێتە NRT یان ڕووداو یا هەر کەناڵێکی تر کە ئەو ئارەزووی لێبێ کەواتە مەسەلە بینەر بۆ چاودێریکردنی کەناڵەکان بۆ بە مەسەلەیەکی اختیاری بەڵام لەو سەردەمای ئیجباری بوو تۆ سەیری ئەو کەناڵە دەکرد و بێ لەوەش پەیامەکان جیاوازە ئەمڕۆ لە کەناڵی تەلەڤیزیۆنی حیزبیەوە پەیامی حیزبی ئەدا بە گوێی بینەرە یان بە گوێی گوێگرا
و کەناڵی ئەهلی یان کێ پێوترێ کەناڵی معارەزە ئیش لەسەر و ڕژاندنی خەڵک ئەکا بۆیە ئەم جۆرە کەناڵانە و پەیامەکەی بۆ خەڵک زۆر زۆر جیاوازە لەو پەیامی ئەوسا بێ لە تەکنیکەکە ئەمەی کە ئێستا پێوتێ هێچدی و هەروەها کەناڵی دیجیتاڵی و ئەمانە کە ئەمەش جۆرێکی ترە لە جیاوازیەکان و بۆیە ئێمە ئەتوانین بڵین جیاوازیەکی زۆر لە نێوان ئەو سەردەمی ڕاگەاندن و پێش ڕاپەڕین و ئێستا بە تایبەتیم نەتوانم بڵێم ئێستا تەلەڤزیۆن ڕۆڵی لەناو ماڵەکانە زۆر زۆر کەم بۆتەوە بەهۆی بوونی سمارتفۆنەوە کە خەڵک وای لێ هاتووە هەتا هەواڵەکانیشی لە سوۆشال میدیا وەرەگرێ پێ ئەپلیکیشنەکە لە مۆبایلەکەدا بەزێنێ پێویستی بەوە نییە جاریوە هەیە هەر لە ئۆفیسەکەی دانیشتووە بە مۆبایلەکەی هەواڵەکان وەرەگرێ نەک مولزەم بێ دانیشێ ئەبێ لە ژوورەکەی تەلەڤزیۆن هەبێ تا هەواڵ وەرگێ بۆیە بەڕاستی ئەم جیاوازانە حەقی دیراسەکردن و حەقی لێکۆڵینەوە و توێژینەوەی زانستی زۆر زۆری هەیە چونکە ئەمە گۆڕانکاریەکی و کچۆنەڵی هەنگاوێکی زۆر خێرای گۆڕانکاریە لە میدیای کوردیە. باشە دکتۆرە دڵخواک لە ئێستادا هەوڵەکان چین بۆ ئەوەی کە کاری ڕۆژنامەگەری یاخود میدیایی بە لەسەر بنەمای پیشەیی و بوێری بێتەوە بۆ لەسەر و بنەمایە کار بکرێت هەروەها دیاردە ناشرین و کەم و کورتیەکانی بخرێنە ڕوو بە ئامانجی چارەسەرکردنی ئەو بارودۆخەیە خۆت ئەو کەم و کورتیانی کە لە میدیای کوردیدا هەیە تو بۆ پێی کە جەنابەت لە پانێڵێکدا بەشداربی هەماهەنگیکردن بوو لە نێوان پیشەیی بوون و ئەکادیمەبوونی کاری میدیایی لە کوردستان هیچ بابەتێک لەو بابەتە خراار و هەروەها چارەسەرێک دۆزرا بۆ هەوڵەکان چی بوون؟ خۆی گرنگترین ئەرکی یان پەیامی ڕاگەیاندن چییە؟ بەڕاستی ئەرکەکەی پەروەردەیە پەروەردەی تاکە بۆیە زۆر گرنگە تۆ ئەم پەروەردەیە بە دروستی بۆ خەڵک بگەێنی چکە تۆ کاتێک کە تەلەڤزیۆنێکە دایکەکە خەریکی ئیشوکاری ماڵەکەیەتی مناڵەکانی بە دیار کەناڵێکی تەلەڤزیۆنەوە دانیشتون ئەبێ دایکەکە دەستی لەسەر دڵی خۆی نەبێ ئەم کەناڵە چی پەخشەکە چی ئەڵێ زۆر گرنگە ئەو دایکە ئەو باوکە متمانیان بە پەیامی ئەو تەلەڤزیۆنە یا ئەو رادیۆیە هەبێ بە ئەو مناڵە چونکە ئەم پەیامە پەروەردەیە ڕۆڵی خێزانیش ئەبینێ یان ئەرکی خێزان ئاسانەکە لە پەروەردەکردنی مناڵە بۆیە ئێستا لە ڕاگەیاندنی کوردیە بەداخەوە ئەڵێم ئەو پەیامە شێواوە پەیامێکە لە هەندێک کەناڵ زۆر بە سەنگینی مامەڵی لەگەڵ پەروەردەی خێزانە ئەکەن بەڵام هەندێک کەناڵ زۆر سەرسەختانە کار لەسەر شێواندنی پەروەردەی خێزانەکەن زۆر کەناڵ هەیە بەداخەوە بۆتە هۆی شێواندنی کللتوری کوردی زۆر کەناڵ هەیە بەداخەوە بۆتە هۆی کاڵبوونەوەی فکری نەتەوایەتی زۆر کەناڵ هەیە بۆتە هۆی تێکدانی شیرازەی کۆمەڵدا بوو نەریتە کۆمەڵایەتەکان بۆیە زۆر گرنگە هەموو ئەمانە ڕێک بخرێن لە چوارچەوەی شتێکە کە پێ ئوترێ یاسا ئێمە یاسامان هەیە یاسای ڕۆژنامەگەریمان هەیە و بەڵام ئەو یاسایە خودی یاساکە خۆی کۆمەڵەکەم و کوڕیتەیە کە ئێستا ئێمە کاتی ئەوە نییە باسی ئەو کەم و کوڕیانی یاساکە بکەین ئەبێ ئەو یاسایە ڕێک بخرێتەوە ئەبێ حکوومەت جارێکی تر بچێتەوە بۆ ئیجرراعاتکردن بەرامبەر بۆ کەناڵانە بەپی ئەو یاسایە و مامەڵە بەپی یاسای ڕۆژنامەگەری لەگەڵ کەناڵەکانە بکە و ئەبێ حکوومەت بەڕاستی سانسۆری هەبێ بۆ کەناڵەکان ئێمە ڕاستە لە سەردەمێکی دیموکراسیە ئەژین ڕاستە ڕێز لە مافی مرۆڤەگرین ڕاستە پەیاممان هەیە بۆ ئازادی و بۆ ڕادەربڕین و هەموو ئەم مەسەلانەی کە لە کۆمەڵگەی مۆدێرنە بوونی هەیە بەڵام هەموو ئەمانە مانای ئەوە نییە ئێمە ڕاگەاندەکانمان بەڕەڵاکەین و سانسۆرێ نەکەین بزانین پەیامی ئەو ڕاگەاندانە بۆ خەڵک چییە چونکە ئەمە مەترسی گەورەی هەیە ڕنگ بێ زۆر جاروا بکاتکەوە شۆڕشێکی کۆمەڵایەتی گەورە لە ناو ئەم کۆمەلگایە هەڵبگیرسێنێ کە بە ئاراستەیەکی خراپە کۆمەلگە بگۆڕێ بۆیە زۆر گرنگە حکوومەت جارێکی تر بگەڕێتەوە بۆ دانانی سانسۆر لەسەر ئەو بەرنامانەی کە پەخش ئەکرێن و ئەو وتانەی کە ئەوترێن چونکە لێت ناشارمەوە بەڕاستی هەندێک کەناڵی ڕاگەاندن هەیە بۆ تەمەترسی گەورە لەسەر زمانی کوردی چونکە تۆ کاتێک وەکوونەتەوەیەک مەترسی لەسەر زمانەکەت دروست بوو مەترسیەکان چییە کاتێ زمانەکەت شێوە دیالێکتەکانت شێوە تۆ زمانەکەت ڕووی لە مەترسیە ئەبێت تۆ پارێزگاری لە زمانەکەت بکەی ئەبێت تۆ پارێزگاری لە کللتورەکەت بکەی بۆ نمونە من هەر دوێنێ بەڕاستی دیاردەیەکی زۆر سەیرم بینی کردنەوەی
دوکانێکی میکەپ بۆ ژنان لە گەڕەکێکە لە گەڕەکەەکانی شاری سلێمانی دەنگی مۆسیقا و گۆرانی دووسێ کۆڵانی ئەو لای خۆشی هەراسان کردهبوو بە گۆرانی تورکی باشە کە تۆ ڕێکلامەکەی بۆ میکەپەکەت چه پێویست ئەکات تۆ گۆرانی تورکی بدەی بنجۆی خەڵکە لە کاتێکا تۆ جۆرەها گۆرانی و مەقامات و ئاوازی جوانی کوردیت هەیە ئەمە ئەبێ حکوومەت دیراسی کە ئەبێ یاسای ڕۆژنامەگەری ڕێگە لەمانە بگرێت چونکە ئەمە مەترسی گەورەی هەیە بۆ سەر کللتوری میلەتەکەمان باشە خات و دڵپاک باست لەوە کرد کە ئێستا بۆ نمونە کەناڵەکان بە پێی ویستیان بە پێی ئەجندای کارکردنی کە دەیانەوێت پەیامەکان دەگەێنن ئەمە خۆی لە خۆیدا پشێویەک سەر لە شێوایەک بۆ گەیاندنی هەواڵەکانی بە بینەر بە بیسەر گەیاندووە لەم ڕۆوە پێویستە بینەر چۆن مامەڵە لەگەڵ وەرگرتنی سەرچاوی ڕاستی بکات بۆ گەیاندنی هەواڵ و پەیامەکان بۆ وەرگرتنی شتێکی زۆر گرنگە ئەبێ هەموو کەناڵەکان ئەمە مەسلەیەکی ئیجباریە ئەبێ هەموو کەناڵەکان پابند بن پێوە ئەویش پاراستنی مەسلەی نەتەوایەتی ئەبێ کار لەسەر ئەوە نەکەن ئەم کەناڵانە کە پرسی نەتەوایەتی کاڵ بێتەوە لای گەنجی ئەم وڵاتە چکە تۆ نەوەیەکت هەیە نەوەیەکە تازە پێئگا لە ڕاپەڕین ئەزانێ نە لە شۆڕش ئەزانێ نە سیستەمی بەعسی دیوە تۆ بێی بە جۆرێکی تر ئەم نەوە تازەیە پەروەردە بکەی ئەمە کاریگەری زۆر خراپ دروستەکە ئەبێ هەموو کەناڵەکان پێش هەموو شتێک و میساقێک لە نێوان خۆیانە ئەمە ئیمزاکەن نابێت لەم بەترسی لەسەر ئەم پرسە دروست بکەن ئەمە یەک دووهام مەسلەی زمان و کللتورەکە پێویستە بپارێزرێ بەڕاستی ئەوەی تر کە ئەمێنێتەوە ئازادی کەناڵەکان لە گەیاندنی پەیامەکانیە ئەوەی کە زۆر گرنگە پرسی خەڵکە پرسی خەڵکە نەک من بە ئەجەندایەکی ئیقلیمی بە ئەجەندایەکی تر بێم کەناڵێک بکەمەوە ناوی لێ بنێم کەناڵی کوردی بەڵام ئەجەندایەکی ترم بە پشتەوە بێ پرسی خەڵک زۆر گرنگە هەر کەناڵێک کە توانی پردی پەیوەندەکەی لەگەڵ خەڵکە پردێکی ئەستور بوو پتەو بێت بنیاد نرابێ لەسەر بنەمای دڵسۆزی وە کارکردن بێگومان ئەو کەناڵە گرێوی خۆی ئەباتەوە لە لای خەڵکو و ئەشمێنێتەوە ئێمە دەیان کەناڵمان بینی کە بۆ فترەیەکی زەمەنی کرایەوە و دوایی داخرا و ئێستا لە زەهنی کەسی شانەماوە بەڵام ئەو کەناڵی کە پێویستە بە بەردەوامی بمێنێتەوە ئەوەیە کە لەگەڵ خەڵکە ڕاستکۆ بێ پەیامەکانی پەیامی دروست بێ بۆ و ئەشمێنێتەوە لە زەهنی خەڵکەوە مێژوش بە جوانی بۆ ئێڕاستێت بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر دڵپاک تایر ئەندامی سەرکردایەتێکێتی سپاس بۆ ڕوونکردنەوەکان بەخێراتی هاتیمان دومان کردی سپاس